پیسکرێک چارەسەر ببێ یان وەک مە گوتە بۆ ئەف چارەسەرکردنا پیسکرێکێکی بە ئازادیا بەرز و جەنان فیزیکی. نەکتەنها بەڵگودانی باکوور بەڵکو بۆ ئەوەندا گفتوگۆ لەبارەی پرۆسەکەەوە دەکرێت. لێرەوە ناوەندی توێژینەوەی شار لە دەستگای میدیایی شارپرێس دووەمین دیداری خۆی لەبارەی ئەم پرسە گرنگە ئەنجام دەدات. دیداری یەکەم لە هەنگاوە سەرەتاییەکانی پرۆسەکە و ئەفرۆ سیاسی لەدایک نابێت و نەبوو. سڵاو بۆ هەموو ئەوانەی شوی دیدار و وی پانێڵێن ئەمڕۆ بەڕێو دەژێت. پرۆسەی ئاشتیە و ناونیشانی دیدارەکەشمان دوای ساڵێک پرۆسەی ئاشتی لە تورکیا بەرەوکوێ. بێگومان بەر لەوەی کە ئەجێندای دیدارەکەی ئەمڕۆ ڕووکەمەوە داوەتان لێ دەکەم وەک وەفایەک چەند ساتێک بۆ ڕۆحی پاکی شەهیدانی ئاشتی بە بێدەنگی بۆ ڕێز وەفاتن. بەڕێزان، ناوەندی